لە ساڵانی هەشتاکانە وەکو ئاماژەت پێکرد لەبەرەوەی سەردەمی ڕژێمی بەعس بوو هەموو جۆرە چالاکیەکی و بردبوونەوەیەک مەمنوع بوو نەکەرمە قەدەغە بوو وەکو خەڵکەکەشیان ئەپشت هەشتی مارسی دیکە گوڵۆ ڕۆژانەی کە باسکردن لێی قەدەغە بوو ڕەبت کرابوو بە حیزبە چەپەکانەوە بۆیە بە هیچ جۆرێک باسی نەئەکرا بەڵامێمەوە کاتە کۆمەڵێک کسانی گەنج بووین لە ڕێخستنەکانی حیزبە چەپەکان بووین حیزبی شیوعیان حیزبە چەپەکانی ترکە هەبوون من وەکو خۆم لەو گروپانی ئیشمانە کرد لە ڕۆژی هەشتی مارسا ئەمان نووسی لەسەر چکلێت ئەمان کردەوە کاغەزێکی بچووکماندانە نامەیەکی بچووک ڕۆژی جژنی ژنان پیرۆز بێ هەشتی مارس پیرۆز بە ڕۆژی جیهانی ژنان ئیتر ئەمان پێچایەوە لەو ڕۆژەیە لە مەکتەب تەوزیعمانە کرد بەسەر تەلەبەکانە و کاتانە من فترێک لە 3 متەوەسطەوە تقریبا لە 3 متەوەسطەوە تا 4 و 5 ئەو 4 ئەو فترەیە بوو کە من بەشداری و چالەکەمە کرد هەندێک نیانە بینی هەندێکیش کە ئەیان بینی هەر نیان پرسی هەشتی مارس چییە یعنی چی فرسەتێک بۆیان باس بکەین لەمە ڕۆژی بەبیرهێنانەوەی جیهانە ڕۆژی تەواوی ژنانە پێکەوە بۆ هێنانەتی یەکسانی بۆ هێنانەتی مافەکانی ژنان لە بەم جۆرە بوویان هەندێک لە پێشمەرگەیان حیزبە سیاسیەکان لە شاخەوە لە ڕێگەی ڕازیەوە گەر شتێکیان بڵاو کرد بۆ لەو سنوورەیە بوو ڕاستەکەی لەنەوەتەکانە لە دوای ڕاپەڕین زمینەیەکی زیاد خۆشتر لەوە لەبار بوو جۆرێک ینی زمینەکە لەبار بوو بۆ چالاکبوونی ژنان بەڵام ئیمکانیەتەکان زۆر کەم بوو ئەزمونەکان کەم بوو لەو کاتەیە ئەرزیەت هەبوو بەڵام ئەزمون کەم بوو بەپێی ئەزمونەی ئەو کاتەمان بوو زیاتر ژێ بوو کەسانەیان یان ڕۆشنبیرەکان بوون یان ژنە نووسەرەکان بوون یان ڕۆژنامەوانەکان بوون کە مشتەم بوون بە مەسەلەی فێمینیستی یان ڕێکخراوەکانی ژنان بوون کە سەر بە حیزبە سیاسیەکان بوون چالاکیەکان جۆراوجۆر بوو هەندێک جار خەڵک بە ژن و پیا و گەنج و ئەمانە کۆ ئەبوونەوە لە جێگایەک لە حەدیقەیەک لە سوزانم لە بارگایەکێک لەو ڕێکخراوانەی کۆمەڵگەی مەدەنی کۆ ئەبووینەوە پێکەوە لەسەر مەسەلەی کۆمەڵێک وتار خوێندنەوە بوو دەربارەی هەشتی زۆر ترکیزمان لەسەر ئەوە کردەوە هەشتی مارس لە چیەوە هاتووە یعنی ڕۆژی جیهانی ژنان بۆچی لە چیەوە هاتووە چۆن سەری هەڵداچکە خەڵکەکە ئاشنا نەبوو بۆ نێژوە بۆی بەشێکی زۆری وتارەکانمان باسی ئەو نێژۆمانە کرد ئەنجاوە ڕەفتمانە کرد بە ئێستایەوە داخوازیەکان چین بۆ حکومەت و بۆ پەرلەمانی ئەو کاتە و زۆر جاریش کۆتاییە هات بە هەندێک مەسەلەی تەرفیهی وەکو ئاهەنگ و گۆرانی زیاتر ئەوانی گۆرانیانە و ئەوانی ڕسمیانە کرد زیاتر مۆسیقانە زیاتر هەوڵمانەیە ژنەکان بن چونکە هەدەف بۆی تۆ توانای ژن دەکەی بۆ کۆمەڵگە کە ژنان چالاکن دەست ڕەنگینن فکر ڕەنگینن هەموو شتێک دەتوانن لە هەموو بارەکانی ژیانە زۆر جاریش سیمینارە کرا مثلا بەبوونی هەشتی مارسەوە کۆمەڵێک ڕێکخراوە پێکەوە ڕێکخراوێک بەتەنها کۆمەڵێک خەڵکی ڕۆشنبیر پێکەوە هەشتی مارس سیمینار و کۆڕۆکۆبوونەوە ئەکرا لەسەر مەسەلەکانی هەشتی مارس یان هەندێک جار هەندێک ڕێکخراوە بوو لە ئۆفیسی خۆیان دانیشتن پیاوانیان خەڵکانی تر ئەچون بۆ پیرۆزبایی و چکلێتیان بۆ بەردەن وەستم چکە شتەکە زۆر تازە بوو بۆ کۆمەڵگەی ئەو کاتدا یادکردنەوەکەی لە هەندێک گروپ لای هەندێک خەڵک شێوازی جەژنی وەرگرتووەریان و جەژنیشتان پیرۆز بێ هەدیان ئەبر بۆ ژنان بەڵام لە ناوتەکان ئابەم جۆرە بوو بەس لە دوای 2023 زیاتر پێم وایە نەمەڵی ئەوە بەڕا هەرمێر بڵم لە ناوتەکانیشدا هەندێک جاریش ڕێکەکەوتین کۆمەڵێک ئەو ڕێکخراوە چالاکوانانی کە چالاکن بە تایبەتی لە هۆلیوود و بەستێمانی ئەبێ بڵم کە پێکەوە ڕێکێوانمانە کرد و کۆمەڵێک لافیتە و شیعاراتمان بەرزە کردەوە کە تیا زیاتر داخوازی بوو بۆ هێنانەتی یەکسانی بۆ دابینکردنی مافەکانی ژن بەڵێ ئێمە خەریکی خۆ ئامادەکردنین لە هەولێر ڕاستێکی زۆر بیرمانە کردەوە لەسەر راستی کوردستان بیکەین بەس بەوانەی کۆرۆناوە ممکن نەبوو پێکەوە شتێکی مشتەرەک بکەین هیوادارم ساڵانی تر بتوانین بەڵام لە هەولێر گروپێک ڕێکخراوەکانی ژنان هەنیان چالاکوانان لە باری ژنانە پێکەوە گروپێکی تریش دروست بۆ دەستێکی ئامادەکاری بۆ هەشتی مارس کە پێکاتۆ لە هەندێک ڕێکخراو و هەندێک هونەرمەند و خەڵکی چالاک فێمینیست لەو بارەیە ئەم دووە پێکەوە تەنسیقاکەن پێکەوە بۆی بتوانن ئەو چالاکی بیکەن کە پلانە تا ئێستا و هیوادارم بەبوونی کۆرۆناوە ئیلغا نەکرێتەوە بەشی یەکەمی پێویستە لە بریتێ لە ڕێپێوانی کە تیا لە ڕێگەی کۆمەڵێک لافتە و شیعارەوە داخوازیەکانی ژنان
بەرزەکەینەوە داوای یەکسانی و هێنانەری یەکسانی جەندەری و گۆڕانکاری یاستایی هەموو بارانی کە پێویستە کە زەمانەتی پێشخستنی ژنان ئەکادیان هێنانەتی یەکسانیەکە بەشی دۆمیشی بریتە لە کۆمەڵە منداڵاتی و هونەری کە تایە هەوڵ هەدەفەکە لەوەیە کە توانەکانی ژنان دەربخات لە بواری کارە لە بواری هونەرە لە بوارە جیاوازەکانی هونەرە کە ژنان ئیمکانێتی باشیان هەیە ئەتوانن ئەوە تا هەن بۆیە پێویستەکە کۆمەڵگا و یان دەسەڵاتداران هەموو بوارەکان دانەخانیان بکرێتەوە لە بەردەم ژنانە بۆ ئەوەی کەسانی چالاک و بۆ خزمەتکردنی کۆمەلگای